لە هەڵمەتی پێنجێنیشا ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە 18,000 بەڕوومانچان هەستاون بەو کارە بە خۆبەخشانە ئەرکەکە لە ئەستۆگرن ئەرکەکە ئەرکێکی ئەخلاقیە. 4 بنەمای سەرەکیمان هەیە بۆ بەڕێوەبردنی دارستان. ئەم هەڵمەتە زۆر گرنگە بۆ کوردستان. هەڵمەتێکی نیشتیمانی جوانی مرۆڤانەیە کە ئێمە ئومێدمان وایە خەڵکەکە لەگەڵ ئەوەی کە نەمامەکە ئەڕوێنێ خەڵکی دوای ئەو بتوانێت بیپارێزێ. هەر هەڵمەتێک هەر کردارێک کە ژنان لە پشتی بن یعنی بەتەکید نەتیجەیەکی زۆر باشمان دەسەکەوێت. زاگرۆسانەی 2025 بە خۆشحاڵیەوە بۆ ئەم ساڵ بە دەستپێشخەری ڕێکخراوی سروشتی کوردستان دەستی پێکرد کە ئێمە 5 ڕێکخرا و سنتەر و گروپی شاخەوانی ژینگە پارێزین هەڵسەین بە دامەزراندنی تۆڕی زاگرۆسانە بۆ ساڵی 2025. سەرەتا پێش ئەو بچینە ناو زاگرۆسانەوە پرسیارێکی بنگرایانە لە خۆمان بکەین هەر کەسێک لە ئاستی خۆیان بەرپرسەکە بیکات من کێم و دواتر ئەم من کێمە ڕوبەڕووی خۆناسینەوەیەکمانەکات کە ڕیشەکەی گەڕێتەوە بۆ فەیلسوفی نەرویجی ئارینایس کە باسی دوو جۆر لە ئیکۆلۆژیامان بۆکای ئیکۆلۆژیای قوڵ و ئیکۆلۆژیای ڕووکەش. بە تایبەتی ئیکۆلۆژیای ڕووکەشتی ئەوەیە کە ئێمە بە شێوەیەکی هەڕەمەکیانە و پلەبەندی کارەکانەکەین بەڵام کە کارەکانەکەین ناو ژینگە لێکەوتەکانی دوای ئەوە چۆنە بێت چۆن ڕوبەڕووبێتەوە ئەزمموی ناکەین و دواتر وازی لێهێنین ئەو ڕوبەڕووی و پرسیارەمان نکاتەوە کە لە ئیکۆلۆژیای ڕووکەشەوە باز بدەین بۆ ئیکۆلۆژیای قوڵ کە ئەمەش ئەتوانین بیبەستینەوە بە دۆخی ژینگە لە باشووری کوردستان یان هەر چوار پارچەی کوردستان کە بە تایبەتی ڕۆژی ژینگە لێرە لە باشووری کوردستان سەرپێک کەوتووەوە بەشێکی باش لە ڕێکخراوە ناحکومیەکان هەستاون بەو کارە بە خۆبەخشانە ئەرکەکە لە ئەستۆگرن ئەرکەکە ئەرکێکی ئەخلاقیە ئەمە ئەمانگوازێتەوە بۆ لایکێ بۆ لای بیرمەندێکی تری قوڵ کە لە بواری ئیکۆلۆژیا کاری کردووە. ئالدۆ لیپۆلد لە کتێبی ئەخلاقی خاکە باسیەکات ئەڵێ ئێمە لە هاوڵاتیەکی داگیرکەرەوە وەکو تاک هەر ئینسانێک خۆمان بگوازینەوە بەرەو هاوڵاتیەکی سادە و ئەندامی خاک واتە ئەو ژینگەمان وەکو جەستەی خۆمان خۆش بیە و ڕێزی بگرین و ستایشی بکەین.
هەر یەکێک لەو درەختانەی کە لە ناو دارستانەکانی کوردستانە ئەیان بینین، هەر مێرویەک هەر زیندەوەرێک ئەیان بینین، بڵین لەبەر خاتری خوێنی شەیدەکانمان ئێمە لەم ڕۆوە دەستدرێژی ناکەینە سەر چیاکان، شاخەکان هەڵنان نووشین، دارستانەکان لە ناو نابین، مێروەکان ناکوژین. و ئەمڕۆ زاکرۆسانە بە گڕوتینێکی یەکگرتوو لەسەر ئاستی هەر چوار بەشی کوردستان دەستی پێکردووە. هەڵمەتی ئەمڕۆمان لە باشووری کوردستان جیاوازە لە تەواوی ئەو هەڵمەتانەی دیکە کە لە ماوەی ئەم مانگەدا بەڕێوە چووە. ئەمڕۆ یەکەم چالاکی لەسەر گۆڕی شەیدەکانمانە بە پەیماندان دەست پێ دەکات. زاکرۆسانە درێژەدانە بە ڕێبازی شەیدەکانی ژینگە، درێژەدانە بەو قوربانیدانەی کە ئەوان لە پێنا و پارێزگاریکردن لە چیاکانی کوردستان دایان، و ئێمەش بە هەمان هزری ئەوانەوە، بە هەمان بیری سەوزی ئەوانەوە، ئەوان وەک ڕێبەری خۆمان، ئێمە شوێنی پەیامەکەی ئەوان و شوێنی دروشم و قوربانیدانەکەی ئەوان ئەکەوین بۆ ئەوەی ژینگەی کوردستان هەمومان پێکەوە بتوانین دەست لە ناو دەست بیپارێزین. یەکەم هەڵمەتی فراوانی زاگرۆسانە لە قۆپیەکانی قەرەداخ بوو بە بەشداری چین و توێژێکی زۆر لە مناڵان و لە هەموو چین و توێژەکان بەشداری زاگرۆسانەی قەرەداخمان کرد و زائیدەن هەر لەو هەڵمەتەیە زیاتر لە 10,000 بەڕوو چێندرا و هەڵمەتی دووەمان بە خۆشحاڵیەوە بۆ دەربەنی خان شاخی بەرانان. سواز بۆخوا لە هەڵمەتی دووەمە هەڵمەتەکە بەرفراوانتر بوو، خەڵکانێکی زیاتر بەشداری چالاکیەکەیان کرد کە لەو هەڵمەتەشە 15,000 بەڕوومان چاند بە خۆشحاڵیەوە. هەڵمەتی سێمان کە ئەمڕۆیە لە شاری پێنجوێن لە شاری شەهیدان کە ئەمڕۆ جیاوازی بوو لەگەڵ هەڵمەتەکانی ترا لەبەرەوەی پێنجوێن دوو شەهیدی ژینگەی هەبوو. سپاسدانەکەین کە وەفاتان هەبوو بۆ شەهیدبوونی ئەم زۆرڵانەی ئێمە. داوا لە جەماوەری بە شەرەفی کوردستانەکەم هەرکەس لە ئاستی خۆیەوە بە وریایی و بە دڵێکی فراوان و بە هەموو توانایان و داکۆکی لە پاراستنی ئەم نیشتیمانە بکەن بە ژینگەیەوە بە سەروەت و سامانەکەی و بە هەموو شتێکیەوە. بوونی ئێمە مانەوەی ئێمە بەندە بەبوونی ئەم نیشتیمانەوە. ئێمە ئەگەر نیشتیمانەکەمان لە دەست دەربچێت لە هیچ شوێنە ئیسراحەت و حەوانەوەمان نابێت. داوا لەسەر جەم دانیشتوانی بە شەرەفی کوردستان ئەەکەم لەم سەر بۆ ئەو سەری کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان داواکاریم لەسەر جەم هاوڵاتیان هەرکەس لە ئاستی خۆی و خەمی ئەم نیشتیمانە بخوات. بە گیانێکی لە خۆبردوویانە زۆر بە خەم نیشتیمانەوە بن، بە خەم ئاو هەوای ئەم نیشتیمانەوە بن. ئێمە ئاو هەواکەمان بەم ژینگە پاک و جوانەوە پارێزراوە. بەداخەوە ئێمە ئەمساڵ دوو شەهیدی ژینگەمان هەیە کە دوای ئەو ئاگرەی کە لە سنووری گوندی هەڵاڵاوە کەوتەوە ڕوبەرێکی زۆر لە پوش و پاوەن و دارستانەکان مەسووتە لە توانای هێزەکانە نەمان لە ڕاستیە، لە توانای برادرانی ڕێکخراوی ملەکەوە کە زۆر زۆر هاوکارن هەمیشە نەمان. دواتر گەنجە خۆبەخشەکانی سنوورەکەمان هەمیشە هاوکاری هەموولانە پەیوەندیدارەکان بوون. هەستکردن بە بەرپرسیارەتی و خۆشەویستی نیشتیمان و
خۆشەویستنی سروشت و ژینگەی ناوچەکەمان کاکە ئالان و کاکە بێستون دواتر بەشداری ئەم ئاگریان کرد. بەداخەوە بەشێکی زۆری جەستیان سووتە دوای مانەوەیان بۆ ماوەیەکی زۆر لە نەخۆشخانە دواتر هەردووکیان شەهید بوون. داواکارین لە خوای گەورە کە جێگان بەهەش بێ ئینشاءالله خوای گەورە سەبووری بنەماڵە بەڕێزەکان و باوک و دایک و خێزان و خزم و کەسوکاری بدا. ئینشاءالله دوای ناخۆشی بنەماڵەکەیان بێت. پەیام لە مەرجی ئەمانە لە ڕاستیە پەیامە بۆ خۆشەویستی نیشتیمان، پەیامە بۆ خۆشەویستی ژیان، پەیامە بۆ خۆشەویستی ئینسانی و مرۆڤایەتی. پەیامی مەرجی ئەمان هەروە ئاسان نییە لە ڕاستی، هەڵوای ئێمە جارێکی تر هەڵوێستە بکەین لەسەر ئەو ڕێگە و ڕێبازی کە ئەم دوو شەهیدە گیانی خۆیان بەخشی لە پێناویە. ڕاستە ئەوان لە حەسرەت و ئازارێکی زۆرا بوون دوای ئەوەی کە جەستیان سووتە، بەڵام هەمیشە دووبارەی ئەویانە کردەوە خۆیان و بنەماڵەکەیان کە ئێمە لە ڕێگە و لە ڕێبازێکی پیرۆزە ئامانجێکی پیرۆزمان هەیە، بۆیە هیچ کاتێک نیگەرانی مەرگی ئێمە مەبن، هیچ کاتێک بنەماڵەکان دووپاتیان کردو کە ڕێگەکەی ئەوان ڕێگەیەکی ئەژگار پیرۆزە، بەڵام ئێمە هەمیشە شانازیان پێوەکەین، هەمیشە لە ناو ڕۆح و لە ناو دڵی ئێمە ئەمێنەوە بەڕاستی، چونکە ڕێگە و ڕێبازیان ڕێگەیەکی پیرۆزە و خۆشەویستی نیشتیمانیش لە ڕاستیە ئەوەی تر ئەوان بە ڕۆح و بەجەستی خۆیان و بەجێهێشتنی دۆستان و ئازیزانیان بۆ ئێمەیان سەلمان. من جارێکی تریش بە خێراتنی ئەوواکەم سپاس بۆ ئامادەبوونی ئێوە. بەڕاستی ئەم پەیامێکی جوانە، ئەمڕۆ ئەم یەکبوونە ئەم یەکگرتنە بۆ ئەوەی جارێکی تر ژینگەکەمان سەوزکەین، بۆی جارێکی تر نیشتیمانەکەمان خۆش بێت، بۆی جارێکی یەکترمان خۆش بێت، ئەوە تا ئێمە یەک و یەکبوونی. چوار بنەمای سەرەکیمان هەیە بۆ بەڕێوەبردنی دارستان. زاگرۆسانە ئەکەوێت یەکێک لەو بنەمانە کە پەیوەندی بە بژانەوەی دارستان هەیە، واتە هاوکاریکردنی دارستان بۆ ئەوەی فۆرمێکی جوانتری هەبێ، بۆ یەگەر ناوچەیەک تەنک بوو بێ یا ناوچەیەک جۆرێک درەختی نەمابێ، ئەتوانین ئێمە بەم جۆرە هەڵمەتانە یارمەتی دارستان بین کە خزمەتێکی باشتر بکە کە چڕیەکەی زیاتر بێ. بەڵام هەموو ئەم جۆرە چالاکیانە پێویستە یعنی بە لێکۆڵنەوەیەکی ورد بە دوواداچوونێکی ورد و بە شێوەیەکی زانستیانە قۆناغ بە قۆناغ تێیپەڕێنین و بەردەوام ئێمە بە دوواداچوونی ئەم جۆرە چالاکیانە بکەین بزانین ڕێژەی سەرکەوتنمان چەنەیە، چونکە ئێمە ئەکرێت زاگرۆسانە بە جۆرێکی تر هاوکاری دارستان کەین ئەگەر نەخۆشیەک هەبێ بین بە تایبەتی ئێمە دەموکەمان هەیە لەم ناوچە کە بۆتە نەخۆشیێکی زۆر مەترسیدار لەسەر دارستانەکان. ئەکرێ ئێمە زاگرۆسانە بەشێکی ئەوە پاکردنەوەی ئەو پەلانە بێکە نەخۆشن کە هیچ چارێکی ترمانە لەگەڵ ئەو جۆرە نەخۆشە، تەنها لێکردنەوەی فیزیکی نەبێ، ینی تەنها بێ و پەلانە لێکینەوە جاو نەخۆشە دوورەکەی. مەبەستم ئەوەیە ئێمە بە زاگرۆسانە ئەتوانین ئیش بکەین، ئەتوانین هاوکاری دارستانەکان بکەین و یعنی گەشە پێدانیان زیاتر بێ، ینی خزمەتی باشترمان بکەن، چڕیان باشتر بێ، فۆرمیان جوانتر بێت، دارستانێکی یعنی زارستان دووسێت تایپی هەیە، ئەو تایپە بێ کە خزمەت زیاترەکە.
هەڵمەتی زاگرۆسانەی 2025 لە باشووری کوردستان لە پێنجی 12 دەستی پێکردووە بە چالاکیەکانی لە 12 کۆتایی پێێت. لە هەڵمەتی پێنجێنیشا ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە 18,000 بەڕوومانچان سپاس بۆ هەموو چین و توێژەکان کە بەشدار بوون لەگەڵمان، سپاس بۆ خەڵکی پێنجێنی خۆشەویست کە پێشوازێکی باشیان لێکردین. هاتوین بۆ هەڵمەتی چاندنی بەڕوو زاگرۆزانە. ئەم هەڵمەتە زۆر زۆر گرنگە بۆ کوردستان، چونکە کوردستان خەریکە دارەکانی کەمە بێتەوە بەهۆی سوتانن و بەهۆی حربەکەی ئێران و عێراق کە ئەم درەختانیان هەموو سوتان. بێجگەلەوە چەند کەسێک خەمیان نییە کە ئەم درەختانە بمێنێت ئاگرە داگیرسێنی و بەجێڕێ و ئەڕوە. ئایا ئەو تەرخەمیەی کە ئەیکا لە ماڵەکەی خۆشیە وایە لە ماڵەکەی خۆشە ئاوا ئاگر داگیرسێن و بەجێڵێ ماڵەکەی بسووتێ، ئێمە ئەم ژنگەیە ماڵی ئێمێ، ئەم ژنگەیە نەمێنێ ئێمەش ناوێنین. قوربان لە چوارچێوەی گروپی زاگرۆزانە بۆ سەوزکردن و گەشەپێدان و دروستکردن و زیندووکردنەوەی دارستانەکانی کوردستانی گەورە ئەمڕۆ لە چوارچێوەی هەڵمەتەدا لە کوردستانی باشوور بەڕێزان لە برایانی سەیسایق هەڵەبجە دەرمەنی خان سلێمانی تەشریفیان فەرموو هاتنە پێنجوێن پێکەوە هەڵمەتێکمان دروست کرد. سەرەتا سەردانی گۆڕی ئەو شەیدانەمان کرد کە مدەیەک لەم و پێش بە هۆکاری سوتانی دارستانەکانی پێنجوێن کە لە هەڵمەتی خۆبەخشیە بۆ کوژانەوەی ئەگرەکانی ئەو ناوچەیە سوتان و بەشێکی زۆری جەستەیان سوتا دوای ماوەکی زۆر لە نەخۆشخانەمانەوە دواتر وەفاتیان فەرموو. ئێمە بۆ تازەکردنەوەی پەیمانی ئەو بەڕێزانە و ئەو خوالی خۆشبووانە چوینە سەر گۆڕیان سەردانمان کردن و بەڵێنمان تازە کردو پەیمانمان تازە کردەوە کە درێژە پێدەری ئەو ڕێبازی ئەوانەبی خەمخۆری ژینگە ئاوین دڵسۆزی ژینگە ئاوین و هەمیشە ئەوڵە دەین ژینگە بە سەوزی بیێڵینەوە ژینگە بپارێزین. لەو چوارچێوەیە نەمامی تۆوی بەڕوومان هێناوە کە لە دارستانەکان و کوێستانەکانی ناو سنووری پێنجێنە بیڕوێنین بەدەستە جەمعی لەگەڵ بەڕێزان کە چەندین ڕێکخراوە گرروپ لە ناو گروپی زاگرۆزانەیە ئیشەکەن. ئەوڵ مەتەڵمەتێکی نیشتیمانی جوانی مرۆڤانەیە کە ئێمە ئومێدمان وایە خەڵکەکە لەگەڵ ئەوەی کە نەمامەکە ئەڕوێنێ خەڵکی دوای ئەو بتوانێت بیپارێزێ، خەڵکی دوای ئەو بتوانێت خزمەتی بکە و پاشانی زیاتر برا بەڕێزەکان زیاتر جوتیارەکان کە لە مەتیقەیە زیاتر ئیشەکەن نەیەڵن دارستانەکان بسووتێ کاتێککە ئاگرێکەکەنەوە براشوانەکانمان کە لێرە جاری وایە بۆ بەرچایەک بۆی لاکێک بۆمان دووبنی خۆیان ئاگرێکی بچوک دەکەنەوە ئاگاداری ئەوە بن کە و ئاگرە تەشەنە نەسێنێ کە ئاگرە نەبێتە هۆی بڵێسەیەکی مەترسیدار و
دواتر ناوچەکەمان گرتێ بەربات و زەرێکی زۆرمان لێ. بەڕاستی هەر هەڵمەتێکی ژینگەی یعنی بۆ خۆی زۆر زۆر گرنگی هەیە لە هەموو دنیاە و بە تایبەتی بۆ کوردستانیش کە ژینگەکەی ئێمە ئێرەیە ئەگەر چی تاکە کەسی بێ و چی هەڵمەت بێ بەڵام بەڕاستی ئەم هەڵمەتی ئەمڕۆ هەڵمەتی زاگرۆزانە جیاوازێکی تا ڕادێک زۆری هەبوو لە چا هەڵمەتەکانی ترە بەڕێزانیش باسییان کرد من ئەوەی زۆر بەلامەوە گرنگ بوو لێرە بەشداری ژنان و مناڵانە یعنی ناکرێ ژینگە هەر خەمی کۆمەڵە کەسانێک بێ گۆڕانی ئاوهەوە ئەو هەواڵە ترسناکانی کە لەسەری هەیە یعنی بەس خەمی چەند کەسێک بکە بە پەنجەکانی دەست ئەژمێرن بۆی زۆر مهمە پێم وایە هەر هەڵمەتێک هەر کردارێک کە ژنان لە پشتی بن و بە تایبەتیش مناڵان کەنەوەی دواڕۆژە تۆ ڕایەهێنی ینی بەتاکید نەتیجەیەکی زۆر باشمان دەسەکەوێت بۆ من زۆر ینی بکو باسم کرد جیاواز بوو لە هەڵمەتەکانی تر بەتاکید پێم وابوو دەنگانەوەیکی باشی هەبوو لەبەرەوە کۆمەڵە کەسانێکی زۆر جیاواز لە هەموو ئاستی ینی تەمەنەکان و جیاوازی لە باڵێن ئاستی خوێندن و ئاسەکانی ترە هەمووی بەیەکەوە ئەمڕۆ بەشداری ئەم هەڵمەتیان کرد پێم وایە ئەمە دەستپێکێکی زۆر باشە بۆی کە چۆنەڵی خەڵک بەردەوام لەگەڵ ئەمەیە بڕوات و ببێ بە نەریتێک. ئەو چێ قەزوان بە چەند تێکەی؟ ئای دەست خۆ